لە دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی پارتی یەکەم لایەن بوو بە ئاشکرا داوای ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی کرد لە وادەی خۆیدا. بەڵام حزبانەی تا دواساتەکان لەگەڵ پارتی لە گفتوگۆدا بوون ئێستا بێدەنگن. بۆ هیچ لایەک ڕوون نییە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کەی دەکرێت چۆن دەکرێت. ئەوەی هەیە یاسا بەرکارەکەی پێشووە کە هەڵبژاردننی پێکراوە، بەڵام کێشەی سیستەمی چواربازنەی هەڵبژاردن ئەبێت چارەسەر مایەوە. هەموو لایەک بە مەبەستمان بووە یا ڕەخنەکان یا سکاڵاکان بۆ ئەوە بووە هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێ، بە نادەستوری درێژە بە حکومڕانی نەدرێ، بەداخەوە ئێستا بووە هۆی ئەوەی کە کۆسب لە بەردەم هەڵبژاردن دروست بکرێ، ینی بە شێوایەک لەژێر کەواتە چارەسەر چییە؟ چارەسەر ئەوەیە لایەنە سیاسیەکان وەکو بزوتنەوەی گۆڕان کە مەبەستێتی بۆ ئەو پرسانەی کە پرسی نیشتیمانین چارەنووسین پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە، چارەنووسی خەڵکەوە، چارەنووسی دەسەڵات و متمانەی دەسەڵاتیش هەیە، ئەویش ڕێگای هەڵبژاردنە. کام ڕێگات دەتوانێت بمانگەێنێتە تا هەڵبژاردنەک کە کۆتایی بەو گرفت و قەیران و مەشاکلانە دەینێ گفتوگۆی سیاسی لایەنە سیاسیەکانە. کۆمیسیۆنی عێراق ڕەتی کردوێتەوە بتوانێت لەگەڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە ببات لە کاتێکدا پێشتر ئامادەی خۆی دەربڕی بوو. ئەمە گرفتێکی دیکەیە کە وای کردووە ڕوون نەبێت ئەمساڵ هەڵبژاردن لە هەرێمی کوردستان دەکرێت یاخود دەکەوێتە ساڵی داهاتوو. و ئێمە یاسایەکمان هەیە، یاسایی هەڵبژاردننی هەرێمی کوردستان، یاسایەکی بەرکارمان هەیە، ینی فەراغ یاساییمان نییە، بەڵام یاسایەکە گلەی و گازاندەی لەسەرە، هێزە سیاسیەکان ملاحەزاتیان لەسەرە، هەرچەند ئێستا تەعنەکەیە لە بەغدا لەسەر یاساکەی هەڵبژاردننیش، نازانین محکەمەی ئیتیحادی بە چ ئیتیجاهێک قەرار دەدا، بەڵام بە پێشبینی من ینی ڕەنگە وا بکە کە ئاسانکاری بکە ینی هەرێمی کوردستان ناچار کە هەڵبژاردن بکە و ئەوە ئەسڵە ئێمە هەڵبژاردن بکەین بۆی کێشەکانی ئەوەی کە تەراکوم بووە لە ئەنجامی ئەو خەریتە سیاسی کە لە داهاتوو دروست دەبی بتوانین حەلیکەین، ڕێگە چارەی بۆ بدۆزینەوە. ئەسڵی پرسەکە لە هەڵوەشانەوەی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بۆ هەرێمی کوردستان لە هەڵبژاردن نزیکتر بکاتەوە، بەڵام ئەوەی لە دەرهاویشتەکانی ئەم بڕیارەوە دەردەکەوێت گرێکان زیاتر بوون. هەرێمی کوردستانیش لە هەڵبژاردن نەک نزیکتر بەڵکو دوورتر کەوتۆتەوە. نەورەس عەبدوڵڵا، کوردستان 24 هەولێر.